لە دوای ئەوەی کە ئاگادار کراینەوە کە لەلایەن دەستێکی دەناسراوە 5,000 لە دارەکانی دارستانی گوڵان تۆکڵەکانیان لێکراوەتەوە بە ئامانجی وشکردنیان ئێمە دەست بە جیهاتی نەشۆنی ڕووداوەکە پۆلیسی دارستان و پۆلیسی محەلیمان لێ ئاگادار کردەوە و لە ڕۆژی یەکشەمەش داوا لەسەر ئەو تاوانە تۆمار ئەەکەین. ئێمە ئەمڕۆ بۆ ئەوی وەڵامێکی ئەو خەڵکانە بینەوە کە دەرونیان نەخۆشە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی هەر دارێک لەو داران کە 15 ساڵ تەمەنێتی کە ئەکاتە 75 ساڵ ئەمڕۆ لێرە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ بەڕێوەبەرایەتی دارستانی هەڵەبجە پۆلیسی دارستان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و جەنابی پارێزگار و جێگری پارێزگار لێرە ئامادە بووین ژمارە 75 دەمامان ناش کە ئاماژەیە بۆ ساڵەکانی تەمەنی ئەو دارانە بۆ ئەوی پێیان بڵین کە ئێمە واز لە ژینگەی خۆمان ناهێنین و پرێشی پێ ئەدەین و گەورەتریشی ئەکەین. داخەوە ئەوەی کە کراوە کارێکی باش نەوە دەرحەق بە ژینگەی شار کراوە و کۆی ئەو سنۆبەرانە تەمەنێکی زۆریان هەیە خزمەتێکی زۆر کراون جێگاکەش جێگایەکی حکومیە ئەتوانم بڵێم یەکێک لە کاریگەری ڕاستەوخۆیەکان لەسەر ژینگەی هەڵەبجە بوونی ئەم دارستانانەیە بەداخەوە دەستبردن بۆمانە دەستبردنە بۆ قوتی خەڵکی و شارە دەستبردنە بۆ ژیانی خەڵکی و شارە لەبەرەوە داواکارین لایەنە پەیوەندیدارەکان ئیجراعاتی یاسایی بگنە بەرامبەر ئەو کەسانەی بم کارە هەڵساون.